سلااوان لێ بەدوەڕێزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی ڕۆژەکەەوە پێتان دەگەم و ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە و گرنگ و ڕۆژ دەکەین دیارە زیاتر لە مانگێکە دووجار هێرش دەکرێتە سەر بنکەکانی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و تاوەکو ئێستاش چەندین وڵات هاتوونەتە سەر خەت بۆ ئەو پرسە. من ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم کاک سەرتیب جەوەر ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی. کاک سەرتیب دەمەوێتەوە دەست پێ بکەم بۆچی بەو شێوەیە کە کەمتر لە مانگێک زیاتر لە مانگێک یانی دووجار هێرش دەکرێتە سەر بنکەی هاوپەیمانان لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە؟ خوێندنەوەی زۆر بۆ ئەو پەلاماردانانی هەولێر دەکرێت و جارەکەیت کە بەهۆی تیرۆرکردنی عالمێکی نەوەوی ئێرانی پەلاماری هەولێر درا و هەر ڕووداوێک لە ئێران یانەوە پەیوەندی بە ئێرانەوە بێت لێرە و لێکەوتی هەبووە. ئەوەی ئەم جارە کە باز دەکرێت گوایە لێکەوتەی ئەو تەخینەوەی ناو کووری ئەتۆمی نەتانز بووە. ڕەنگە چەند پەیام و مەسیجێک لە پشت ئەو پەلاماردانانەوە هەبێت زیاتر هەم ئەمریکیەکان دەست درێژ دەکەن بۆ میلیشیا شیعەکان تەواان لە پشتی واتە ئەمریکیەکان ڕێخۆشکردن بۆ دمانانە؟ نا، ئەمریکا ڕێخۆشکردنی ئەمریکیەکان دەستی خۆیان درێژ دەکەن بۆ میلیشیا شیعەکان و لە پشتی میلیشیا شیعەکانش بۆ ئێران کە دەستی هەیە لە ئەو پەلاماردانانە و ئەو گروپانەی کە تا ئێستا ئەعلانی ئەویان کردو کە پەلاماری هەولێریان داوە شیعەکان ینی گروپی مستعاری شیعانە پێم وایە ئەوەی کە هەیە ینی ئەو داواکان ئەوەندەی ململانەیەکی ئەقلیمی نێودەوڵەتیە ئەوەندە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نیە لە هەرێمی کوردستان پارتیوێکێتی وەکو موسسەی دەوڵەت ناچکە ئێمە پەیوەندەکانی حکوومەتی هەرێم پەیوەندیی لەسەر خۆنی ئالۆزێ ناتوانین وەکو موسسەیەکی یەکگرت و تەماشای بکەین زیاتر حزب ینی مۆچ حزبی پێوە دیارە، بەڵام وەکو پارتیوێکێتی پێیان باشە لەگەڵ ئێران و گوایە بەر لە 12 ڕۆژ ینی پێشی فترەیەکیش مەسئولێکی گەورەی ئێرانی لە هەولێر ینی پێم وایە بینیان باشە بۆیە ئەو پەلاماردانە زیاتر بۆ سەر هێزەکانی ئەمریکایە ینی کاردانەوەی ئێرانە بەرامبەر بە ئەمریکا زیاتر و دەستێکی درێژتر لە پشتی ئەو ڕوودا بوو ئەو پەلامارانەیە دیارە ئێران. زۆر باشە. بۆچی تەنها لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەکرێت ئامانج؟ بەنمونە لە هەری هەنە لە کۆمەڵێک شوێنی دیکەی عێراق هەنە، بۆچی تەنها لە ماوەی 30 ڕۆژ دووجار هێرش دەکرێتە سەر نەکرێت سەر هەولێر بە تەنها ینی ئەو قاعدەی عین ئەسەدەوە بزانن لە ناوەڕاستی عێراق ئەویش بە هەمان شێوەیە پەلاماردراوە کە بارگایکە پەلاماردراوە، بەڵام هەیە پەلاماری ئەم جارە جیاواز لە پەلامارەکەی دوو نقطەی گرنگ کێ باسیکەنی یەکیان ئەوەیە بە فڕۆکەی بێفرۆکەوان ینی فڕۆکەی کۆنتڕۆڵ کراو کە ئەمە شێوازێکی دیکەی پەلاماردان هەروەکو لە یەمەن باوە یان باو بوو پەلاماری هێزەکانی سعودیا پێدرا دیار بۆ ئێرانیەکان ئەو تەکنۆلۆژیای ئێرانەکانەوە ئەوەی هەولێرش بە هەمان شێوە کە تەکنۆلۆژیاژی بەرزە و ئاراستە کراوە و کۆنتڕۆڵ کراوە و دووەمیشیان هاوکات لەگەڵ هەولێر کە بنکەی ئەمریکیەکانی دیان هاوکات پەلاماری بنکەیەکی سەربازی تورکەکان دراوە کە لە ژێر هەژمون و عەفو لە چوارچێوەی سنووری قەڵەمڕەیی هەرێمی کوردستان ینی دەکەوێتە ناوچەیەک کە هێز پێشمەرگەی لێیە لەوێش پەلاماری تورکەکانیان داوە. بەس بۆچی ئەو دوو ڕووداوە بەو شێوەیە؟ بەنمونە لێرە لە هەولێر دەکرێتە ئامانج ئەو وتمان ڕەنگە باردۆخەکە پەیوەندی بە ئەمریکاوە هەبێت، بەڵام بۆچی لە سنووری بەعشیقان لەوێندەرێ بنکەی سەربازی تورکیا دەکرێتە ئامانج؟ ئەوە سیارێکی معقولە ینی زیاتر گرێدراوی دۆخی باکووری مووسڵە یانی تەلعفەر و شنگار و لەوانەیە ئێرانەکان وە هەستکردنکەوە تورکیا دەستی زیاتر درێژ کردو لە ناو مووسڵ ئەم فترەی دوایی هەست دەکرد جموزۆری تورکەکان لە مووسڵ زیادی کردووە دیارە تورکەکانش دەترسێن وەکو ئاگادارکردنەوەیە وەکو پەرەسەندنی هەژمونی ئێرانی ناو لە مووسڵ چونکە مووسڵ بەڕاستی کۆنتڕۆڵ کراوە لە شیعەوە و هەم دەزانین ینی ناو مووسڵ ئێستا ڕستنی خۆمەنی دەبیندرێ ڕستنی ئەو گروپە جیاجا ینی فەرماندەی گروپە جیاجا میلیشیاکانی شیعە دەبیندرێ یعنی عالەمی شیعە دەبیندرێ. بەڵێ ئەوان ینی تورکەکانی ئاگادار بکەنەوە نقطەیەکی زۆر موهیمە کە پەیوەندی بە شنگارەوەیە ئەو پەلاماردانەی تورکەکان لە باکووری مووسڵ ینی ئەوەی یەکلایی کردەوە کە ئێرانیەکان دەستبەرداری گۆڕانکاریەکانی ئەو دواییە یانی مەوەستەیە گۆڕانکاریەکانی دوای 2014 دەستبەردار نابن
یعنی بۆ نمونە بوونی گروپەکانی ئەوەی کە هەم پارتی هەم تووشیا پێیان دەبێت کە نزیکن لە بەگەکە و هەمە گروپە شیعانەی کە لە ناوچەکە دروست بوون بەتایبەت لە تەلافەر بە ئاسانی ئێرانیەکان دەستبەردار نابن ڕێکەوتنی شکرا بوو لە نێوان پارتی و کازمی پارتی یاخود حکوومەتی هەرێم نەخێر پارتی کراوە تاقی پارتی کراوە و حکوومەتی چی ئاگەی و ئەو ڕێکەوتنە پێم وایە سەر بگرێەوە گرەی گازاندەش لە هەولێر هەبوو لەو دووسێ ڕۆژە ڕابردووکە گوترا ئەو هێزانی نزیک پەکەکەن یان هێز سیاسیەکان دیار چەکداریشن تەنها سیاسی نین بەرجی سەربازی عسکەری عێراقییان لەبەر ڕەنگە قسەی ئەوان ڕاست دێ ینی ڕاستە گرنگەوەی ئەو هێزانە دەمێننەوە چ لەناو شنگات چ دەوروبەری و ئەو ڕێکەوتنی گوایە کراوە لە نێوان پارتی و تووشیا ڕێکەوتنەکە زیاتر ینی دەتوانین بڵێن مەمردوو لەدایک بوو. زۆر باشە. دوای ئەو ڕووداوی چەند شەوی ڕابردوو کە کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەر لەوەی دەستگا ئەمنیەکان هیچ دەرەنجامێک ڕابگەێنن فازڵ میرانی ئەندامی مەکتەبی سیاسی ڕاستەوخۆ باسی لەوە کرد کە هێرشەکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەنجام درراوە. ئەوە چ واتایە و چ خوێندنەوەیکی هەیە؟ ئاخر خۆی دارەکەی کەشکە پەلاماری هەولێردرا لە دەدەقەی یەکەم ئەمریکیەکان بەهێدانە پەیوەنددارەکانی هەرێمی کوردستانی ئاگادار کردو کە پەلامارەکە لە ناو هەولێر بووە یعنی وەسییان لە چوارچێوەی لە نزیک مرکزی قەزای هەولێر بووە و لە دووری چەند کیلۆمەترێک بووە ئەمریکیەکان قەمەرسناعیان هەیە ئەزیزی پێشکەوتویان هەیە ڕادار ینی هەیەە تاکی دەزان لایەنە پەیوەنددارەکان ئاگادار دەکەنەوە. بەڵام بۆچی ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی بەر لە دەستگا ئەمنیەکان دەستگا ئەمریکان دام دەستگای حیزبین یعنی خۆ دام دەستگای نیشتیمانی نینە تیادی ئەو شتانە یعنی بگاتە لای یعنی بگاتە لای ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەو دام دەستگایانە ینی ئەندامان حیزبیدا هەیە ئاسایی ئاگادار بکرێنەوە پێشوەختە لەوانەیە ئەمریکیەکان هەندێک بوون بە واقعی تعامل دەکەن ینی احتمال حزبیشیان ئاگادار کردو چکە دەزانن حزب و دام و دەستگا حکومیەکان لێک زیان ناکرێنەوە. زۆر باشە. پێت وانییە ئەو هێرشەی کە ئەنجام درا وەکو کاردانەوەیەک بێت کە چەند کاتژمێرێک یا خۆ تەنانەت لە 24 کاتژمێر پێشەوەی ڕووداوەکە ڕوودا ئەنجومەنی ئاسایش و بژە تیرۆری هەرێمی کوردستان گروپێکی دەستگیرکردنی گروپێکی ڕاگەیاند و دەخی دامپێدانانەکەی بڵاو کردەوە. پێتوانێت ئەوەش کاردانەوەیەک بێت بۆ ئەو کردەوە ناکەم ئەستن جارێک پێشەم شتێک ئەو دژەتیرۆری هەولێر بوو پارتی بوو ڕاستە گروپی گوایەتی نووسن و نازانم بەشتانە بەڵام پێشوەختە جۆرێک لە دیعاە کرا لەسەر هەولێر گوایە بلکێکی ئیسرائیلەکان لە هەولێر بۆمباران کرا ئەوە زەمینە خۆشکردن بۆیسی بۆ ئەوەی شەریعەت دەنە پەلامارەکە یعنی ئەگەر ناکوا بلکە و بارگای ئیسرائیل لە کوردستان بەو شێوە مەکشوفە ئەگەر هەبێ بردو ئیسرائیلی بۆ بەو شێوە مەکشوفە هەبێ بۆ بردومان بکرێت و ینی هەرجگە لەوەش لە دوای پەلامارەکەش هەر دیعاە و پروپاگاندی إعلامي طبعا للرأي شيء للرأي مؤسسات إعلامي غير عربي غير عراقي غير مثلا دول إقليمية كذا مثلا روسيا لديه وزان كذا أو بو زمينة خوش بكريت بو پەلاماردانێکە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە پەیوەندی بە ئەمریکا بە ئێرانەوەیە پەیوەندی بە شیعە و بە ئێران و یعنی پەیوەندی بە کوردەوەیە بۆیە پێویستە هەرێمی کوردستان لەوە زۆر ئاگادار بێ وە لە دوانەوە قسەکردنەکانی لێپرسراوانی هەرێمی کوردستان چ لێپرسراوە حیزبەکانی ئەوانەی حکومیە مەفروزە زۆر بە وریاییەوە بێ خۆمان ینی گەنای بنێم خۆمان یانە حکوومەت ئێمە لە کوردستان خۆمان تێکەڵ بەو ملبلانەیە نەکەین و هەرێمی کوردستان هەرێمێکی لاوازە بەرگەی گرژی بەرگەی پەلاماردان بەرگەی فشاری دەولی ئیقلیمی ناوچەکە ناگرێت دەبێت زۆر بە وریاییەوە مامەلە بکەین ئێمە هەم کەلیفەرمانە دەوروبەر بۆ دێت هەم بەتاکید گروپی جیازیا هەم لەلایەن تورکیا هەم لەلایەن ئێرانەوە داڵدە دەدرێن ئەو گروپانێک کە دەتوانن بڵێن چەکدارن ئەگەر ئێمە فشار لە ئێران بکەین یان ببینە تەرەف لەوانەی ئەوان ئیطلاق یعنی پەرەلایان بکەن بۆ ناو هەرێمی کوردستان و زەرەری ئەمنیمان لێ بدەن و لە سوژەکانیشیان هەیە دەتوان زەرەرمان لێ بدەن بۆیە بەڕاستی لێبی وریای ئەو بێت. پێت وانییە ئەو هێرشێکە کرا سەربازگەکەی تورکیا پەیوەندی بۆ بابەتەوە هەبێت کە تورکیا بەرپرسانی تورکیا باسییان لەوە کرد داوایان لە ئەمریکا کردو هاوکاریان بکەن بۆ لە ناوبردننی بەکەکە پێت وانییە ئەوە ڕێگا خۆشکەرێک بێ بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆن بە هاوبەشی لەگەڵ ئەمریکا. بڕوا ناکەم پەیوەندی بەوە هەبێ تورکەکان خۆیان باش زان ئەمریکا چاوپۆشی کردووە لە بوونی بەکەکە لە ناو باشووری هەرێم باشووری کوردستان
و ئەمریکیەکانیش باش دەزانن چەند بنکەی تورکیا لە ناوهەرێمی کوردستان بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێر و دووهۆکەیە هەر لە ئەو شتە ئاگان دەسەڵ دەکەم هەر تەسیعیشیان هەبێ بۆ تەوازوودیان چونکە ئەو هێزانە پێویستیان بە هاتن و چوون هەیە لە ناوهەرێمی کوردستان بۆی هاتن چوون کەرەوە ئەو تیارانەیە کە داخلی عێراق دەبن بەتاکید پێویستی بە موافقات دەبیان بە زۆرێک لە ڕێککەوتن دەبێت و ئەمریکا ئێستا سەرپەرشتیار یان با بڵێن لایەنی پەیوەندیداری عێراقا بڕوا ناکەم پەیوەندی بەوە هەبێ تورکەکان لەو ناوچەیە هەند زیاتر ترسی ئەویان یەکەم بۆ مووسڵە یعنی ئەو زێلکان زیاتر ینی پەیوەندیدارە بە باردۆخی مووسڵ تورکیا هێشتا دڵی بۆ مووسڵ لێ دەدەوە دەیەوێت هەژمونی خۆی لە ناوچە سووریەکان پەرە پێ بدەوە بە دوای داعش ئەو هەژمونی لە دەستدا هەرسە لە داعش هەمووان دەزانین داعش لەلایەن تورکیاوە هاوکاری دەکرا و تورکیا لەوە زەرەری کرد لە مەشروعی هێنانی داعش هەر تورکیا نەبوو خەڵکی دیکەش هەموو ناو عێراق لە دەرەوە زەرەریان کرد و بۆ پەکەکەشە یعنی ئەو هێزانێک ئێستا لە شنگال هەن پێوە ناکرد بیان شارن نزیکرد لە پەکەکە بەتاکید هێزی ینی چەکداری پەکەکەنین ڕاستەوە خۆ بەڵام ئەو هێزانە کە نزیکن لە پەکەکە و هەر هەڵگیری پەیام و ئایدۆلۆجیای پەکەکەنە تورکیا ترسی لەوە هەیە کە هەڵبژاردنەکانی سبێ بێ ئەوان خۆیان هەڵبژێرن و دەربچن و ئێستا لەناو ئەو زۆنەی کە حەوزی باکووری مووسڵ پەکەکە احتیمالی هەیە زۆر دەنگ بێنن تایبەت لەناو ئێزیدەکان جە نازانن کورسیەکە دوانە ئەوان نازانن تورکیا زۆر ترسی لەوە هەیە شتی کە بڕۆ ناکەم لەگۆڕ ڕێویە پێویستی ئەمریکاوە بێ زۆر باشە جگە لەو بابەتانە دەبینین لە وەکو دیسان لە پرسیارەکەی دیکەش باسم کرد ئەوەندەی سەربازگەی هەولێر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر دەکرێتە ئامانج ئەوەندە چاو لەسەر شوێنەکانی دیکەی ئەمریکانیە بنمونە لە پارێزگای گەیارە ئێستا جارێکی تر سەربازگەکە نۆژە کراوەتەوە و هێزی ئەمریکی تێدایە بۆچی ئەو شوێنە ناکرێنە ئامانج تەنها ئایا مەبەستەکە ئەوەیە وەکو بەرپرسدانەوەکە یاخود وەکو ئاگادارکردنەوەی کە بۆ پارتی کە ئاوکاری ئەمریکا نەکات لە ئەگەری ڕوودانی جەنگ لەگەڵ لە نێوان ئەمریکا و ئێراندا ناحەیە گەیارە و لە زۆر شوێن کرد طبعاً هێزەکانی ئەمریکا دەکرێنە ئامانج ڕۆژان لە ناو بەغدا دەکرێنە ئامانج و لە عین ئەسەد بەتایبەت هەر بوو بە تقریباً دیاردەیەکی ڕۆژانە پەلامار دەدرێن بەڵام لێرە نقطەیەک هەیە ئەمریکیەکان پێیان وایە یان حتا بەغداش پێی وایە هەرێمی کوردستان منطقەیەکی ئامینە تا ئێستا ئەمریکیەکان پێیان وا بوو ئێران دەستی نایگاتی یعنی گروپە شیعەکان دەستیان ناگاتی بۆ پەلاماردانی طبعاً گروپە شیعەکان نیابەتەن عن ئێران شەڕ دەکەن یعنی لەباتی ئێران شەڕ دەکەن بە گروپی مرتەزەقەن یعنی دیارنەوەنە یعنی بەکرێجیراون مانگانە پارە ڕەنگەوە گرنجەبەنە لە چ لە ڕێی حکومەتی عێراقی چ لە ڕێی ئێران ڕاستەوخۆ وازە مەترسی ئەمریکیەکان لەوەیە کە لە ئامینترین ناوچەی عێراق پەلامار دەدرێت و ئێرانیش دەوێت پەیامێک بگەێنێت کە هیچ شوێنێک لە عێراق نییە ئامین بێ ئاسایش بێ ئێمە دەستمان نەیگاتێ دەستمان دەگاتە هەموو شوێنێک لە عێراق حتا لە مەسلەی تیرۆرکردنی قاسم سولەیمانیش ساروخخانیان گرتە هەرێمی کوردستان یعنی گوتیانەوە پەیامیان ساروخەکە خۆ بەتاڵ میچی ناونەوە بەڵام پەیامیان لە ڕێی ساروخەکان بۆ معنای یعنی ئێمە موشکەکانمان دەگاتە هەموو ئەو شوێنانێکی ئەمریکاییە و ئەمریکیەکان لە مەسلەی پەلاماردانی فرۆکەخانی هەولێر جیاواز تەعامل دەکەن لەگەڵ بەغدا زوو کاردانەوەیان دەبێت بۆ چونکە پێیان وایە مەترسەکەی گەورەترە لەسەر بەراورد بە ناوچەکان دیکە یعنی عینە سەدەوە منطقەیەکی عەرەبی سوننەیە بەڵام ئەی هەولێر کە منطقەیەکی ئامینە و یان ڕەنگە بیر لە معالجاتی کە بکەنەوە یان ڕاستەوخۆ پەلاماری شیعەکان بدەن یان لە بەرژەوەندەکانی ئێران شوێنی کە بدەن پێ دوایە تا چەند کاریگەری لەسەر بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتیش هەولێر دەبێتەوە کردوانەی کە لە پەلاماردانی یەکەم تەبعاً تەئسیر لە بازار کرد پەلاماری دووەمیش بەڵام ئاخر جار کە پەلاماردرا حتا لە ڕووی ئەلامیشەوە زۆر درێژە نیشە یعنی ئەو شەو کە پەلاماردانەکە بوو تەسەوڕ دەکەم هەتا سبەی دەوایە ڕۆژ هەتا ڕۆژ دواتر دەوامی کرد دەوامی نەکرد بۆ هەم هەرێمی کوردستان تێگەیشتووە یعنی هەرێمی کوردستان بۆ معنای یعنی پارتیویی تێگەیشتووە کە ئەو پەلاماردانە زیاتر بۆ ئەمریکا پەیوەندی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە نیە و پەلاماری مەقڕاتی پارتیویی دیش نەدراوە یعنی ئەحزاب سیاسی نەدراوە دیاری کراوە مستهدەفە یعنی تەماشاکە حتا ئەو موشەکە کورد هاوێژانی کە چەند پێشی ئەو بەر لەو هێرشە هاوشتیانە گرتیانە ناو مەتالی هەولێر گرتیانە ئەو شوێنی کە ئەمریکیەکانی لێیە یعنی خۆ مەدەنیش لێوەیە کوردیش لێوەیە
ئەزنەبیش لێە بۆ لەو شوێنیانە دیار وستە هەدەف و ئەوان دەیانزانی و ئەوەی دوێنێ پێری ئەو زیاتر ینی زۆر بەوردی ئاراستەکرا بوو فرۆکەیە دێ فرۆکە خۆی دەقێنتەوە وەکو موشک بەکاردێ فرۆکەیە بۆ ئەمریکیەکان و پەیامەکەش بۆ ئەمریکیەکانە پەیامەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان یان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یان بۆ پارتی و چێنیە بێگومان فڕۆکە خانەی نێودەوڵەتی هەولێر لەژێر ئەمریدێکی تونند و تۆڵدا وەکو خۆشت باس کرد تەنها ئەمریکیەکان لێ دەکرێنە ئامانج پێت وایە چۆن بەو شێوەیە هاوکاری دەکرێن دروستن شوێنی ئەمریکیەکانیان پێ دەڵێن بڕۆ ناکەم ئەوە جاسوسیان ناو بەتار هەبێت شتیوە بڕۆ ناکەم ئەوان لە ئاسمانەوە دێن و ئیمکانێتی تەکنۆلۆژیان لەبەردەستە واتە ئێران هەموو شتێکیان بۆ دەکات خۆ هێرشەکە ئێرانیەکان هێرشەکە ئێرانیەکان و ئەو تەکنۆلۆژیای بەکار هاتووە تەکنۆلۆژیا حەشدی شعبی نییە حەشدی شعبی یان حکوومەتی عێراقی ئەو ئیمکانەتی نییە بەڵکو من دڵنیانی بەڵام هەموو ئاماژەکان بەو یعنی دەتوانێت بەو شێوە بیخوێنەوە کە ڕەنگە مودەڕی بوو ئەوەی کە بەکاردێن ینی لەوێ بەکارخەرانی ئەو ئامیر و ئەو تەکنۆلۆژیە تاکید ئێرانیەکان خۆیان بڕۆناکەم عێراق خەڵکەوی بەو شێوەیە شارەزاد و بەکاربوو ئێرانیەکان لەناو مووسڵ ئێستا دەستیان زۆر درێژە پارەگەی زۆریان هەیە خەڵک دەڕفێنن گروپەکانی شیار بەستنەوە و کۆنتترۆلی ئیدام و دەستگای دایرەیان کردووە هێزی سەربازیش زۆریان هەیە بە تایبەت مثل لە تەلافەر هەیەە لە شنگال هەیەە لەو ناوچانەی کە سون ئەوە مەسیحی نشینن لەوێ هێزیان دروست کردووە هێزی گروپی شیعیان دروست کردووە کە مەسیحیەکانی لەخۆ گرتووە یعنی تەداهیر هێدیوادێنە پێشناو مووسڵ ئەگەر تەماشا بکەی دەبینی دەیان ڕسمی سەرکردە و فەرماندەکانی حەشدی شعبی دەبین حتا ڕسمی خۆمینی هەیە ینی ئێرانیەکان لە مووسڵ تەواو باڵدەستن کەواتە دەتوانین بڵێن ئەو دوایین هێرش بووە یاخۆن مەترسیەکانی ئێران و گروپەکانی ئێران بۆ سەر پێگە و بارەکەکانی ئەمریکا و هەولێر بەردەوامی دەبێت بەتاکید نەکرد بۆ سەر هەولێر بەتاکید بۆ سەر شوێنی کەش احتمال وەرگرین بۆ چونکە ئەو هێزان تەواجودیان هەیە لەو ناوچەیە و ئەزیندایان هەیە ئەزیندایەکە داخلی نیە یعنی پەیوەندی بە ناوخۆی عێراقەوە نیە ئەوەندەی پەیوەندی بە هەژمونی ئێرانەوەیە لە ناو عێراق و من دڵنیام ئەگەر بێت و ینی باردۆخەکە ئالۆز بێ بەوەستەوەی ئەمریکیەکان کاردانەوەیان بێ یعنی زەخت لە شوێنێک بکەن ئێرانیەکان تێن هەوڵدە لە شوێنشتی کە زەخت بکەن بۆ ئەوەی فشارەکان نەگاتە ناوخۆی ئێران هەلە شەڕێک ئەو شەڕی ئێران هەیەی لەگەڵ ئەمریکا لە ناوخۆی عێراق بێ لە نێوان ئەمریکا و ئێران ینی لە ناو خاچی ئێران نەبی ئەو شەڕ وڵمانەیە ینی لەوانەیە هەم ئیسرائیل هەم ئەمریکاش محاوڵ بکەن دەستی خۆیان بگەین ناو ئێران ینی مەسەلەی تیرۆرکردنی و عالیمەنەوەی کە ئێران کابرای زادا دەست درێژەکرێت بۆ ئەمریکیەکانی بۆ ئیسرائیل ئەو تەقینەوەی دوێنێ پێری نەتانز بەهەمان شێوە کوشتنی قاسم سولێمانی لە ناو بەغدا ئەمریکیەکان ئەعلانیان کرد ینی فەرماندەیەکی زۆر کاریگەر بوو ئەو شەڕە بەردەوام دەبێت وەی مە لە هەڵبژاردنیش دەستگیرنەوە هەڵبژاردنی عێراق تا لە هەڵبژاردنی عێراق دەستی ببینەوە فەرمانەکان تووتر دەبن و شەڕی ئێستا لەسەر داهاتی حکومڕانی لە عێراق چ لەسەر سەرۆک وەزیران سەرۆک کۆمار سەرۆکی پەرلەمان لە ئێستاوە تەحالوفات و دانیشتن و کۆبوونەوە هەیە بۆ تەقسیمکردنی پۆست و هەردوو لە ترسیان هەیە لەوەی چێ سەیترە دەکەوە سەر حکومڕانی چێ سەرۆک وەزیرانی وەگری بێ بە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق بەتاکید ئەو لایەنە کاریگەری زیاتر لە بەلایەنەکانی دیکە لە عێراق بۆ حکومڕانی دوای پرسیارمەوە دەبێت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت هیچ بەرپرسدانەوەیەک یاخود هیچ کاردانەوەیەکی هەبێت بۆ ئەو هێرشانە یاخود تەنها دەرکردنی بەیاننامەیەکە و ئیدانەکردنیەکی لە ڕێی بەیاننامە هەرێمی کوردستان هەرێمێکی گوناحە ینی پەیوەندی بە ملمانەوەی نیە و کەسکەبارانە کەسە خاچی هەرێمی کوردستان و پەیوەندی بە خەڵکی کوردستانیشەوە هەیە دیوێکی ئەوەیە کە باری ئەمنی دەشێوێت لە هەرێمی کوردستان ئێمە هەمووان دەبێت دەشێوێت ینی معقول نییە بەلاماری هەرێمی کوردستان بدرێت کە لەسەر پرس و بابەتێک کە پەیوەندی بە ئێمەمانەوە نییە پەیوەندی بە ئەمریکاوە هەیە دەشکرێ هەرێمی کوردستان هاوکاری ئەمریکا بکات لە مەسلەی دۆزینەوەی تاوانباران ئەوانی کە دەستیان هەیە لەو پەلاماردانانە و بڕۆ ناکەم لەوە زیاتر بتانی فشار بکە ڕەنگە بتوانن گفتوگۆ لەگەڵ ئێران بکەن کە ئەو شەڕ لە ئێمە دوورخەنەوە ئەو شەڕی هەتان بیبنەوە بەغدا بیبنە شوێن کە بەڵام بڕۆ ناکەم بەڵام خۆلەوەیان بۆ قسەکانیش دەبڕم بەڵام خۆلەوەشیان
لەگەڵ تورکیا و پاکەکە سەرکەوتویان نینە چۆن گفتوگۆ بکەنیانی ئەخی ئەوەی شیعەکان گرتی چ کشی هەیە کە هەرە ناتوانێت خۆ ساحێبی ئەو منایە ئەو گروپی شەڕی کردووە ئەو گروپی پەلاماری ئەولیا دەمینەوە بزانام نەخۆ ئەو گروپی مەسئولەتی ئەو پەلاماری کردو دەستۆ کەس ناتوانێت بڵێنە ساحێبی لە ئێرانیەکان دەتوانن نە گروپەکانی شیعەش دەتوانن بڵێن ئەوە مەقەڕێتی و گروپێکی مستعارە ناوەکەی دەست درێژ دەکرێت بۆ حزب الله لەوێ هەیە لە بەغدا بەڵام ناتوانێت ئەوەی لێبێت و بە ئاسانی ینی بۆ هەرێمی کوردستان ئاسان نییە ئەو مفاوزات لەگەڵ ئێران ئەگەر ئەو نوع مفاوزاتە بکە ودی یانی نێوان ئەوانی کە شارزای ئێران و لەگەڵ لێپرسراوانی ئێرانی پێیان بڵێن کاکە وازمان لێبێنن ئەو شەڕە بەرەماڵی خۆتان شەڕ لە بادینان تۆز دەدەرچی بەڵام خۆ گروپە لە بەغدانی بەنمونە ئەوە ئەنجومەنی یاسایش و دژە تیرۆری وەکو خۆت وتەنی پارتی دەڵێن لە گوێر هێرشەکە ئەنجامدەوە بەڵام خۆمان دەزانێت گوێر لەبەر دەستیان دیارە گەیشتن ناوەرێمی کوردستان خۆ گروپانە ڕاستە لە هەرێمی بەتاکید لە هەرێمی کوردستان گروپانە و کوردستان یەکەم عەرەبن و دووەمیشیان شیعەن هەر لە هەرێمی کوردستان ئەگەرەکان زۆر دەستکن هاتوونەتە ناو هەرێمی کوردستان ئەو گروپانە لە بەغداوە ئاراستە دەکرێن لە بەغدا شیع ئارەستیان دەکەن بەتاکید ئەوەی کە ئەمریکیەکان باسی دەکەن و ویلایەتە سیاسیەکان باسی دەکەن هەر ئێرانە یعنی ئێمە ناتوانین 100% بڵێن ئێرانە بەڵام هەموو ئاماژەکانی ئێستا بەردەستن شێوازی پەلاماردانەکان و ئەو چەکانی بەکاردێن و ئەو شوێنانەی لێ ئاراستە دەکرێن هەموو ئەوانە بەڵگەی ئەوەن کە دەستێکی زۆر درێژی لە پشتا هەمووی باس لە ئێران دەکەن. زۆر سپاس بۆ سەرتیب جەوهەر ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی دیکە ڕۆژە پێتان دەگەم و هەشاد دەستان خۆش.